وەک خۆت نایهێنە جوڵە تەزۆیگەنم بۆیە عەزیز کە سرم پڕبێ لە شێوە چ پێویستیم بە ئەلبومە خۆتەزانی ئەیوێنی تۆ هەموو ئێستا و ڕابردوومە خۆتەزانی ئەیوێنی تۆ هەموو ئێستا و ڕابردوومە وێنەکانت وەک خۆت نین شەڕێکیان لەگەڵ نەکردووم شێتی دەنگتر کەچیەوە بۆ جارێک بانگیان نەکردوو وێنەکانت وەک خۆت نین شەڕێکیان لەگەڵ نەکردووم شێتی دەنگتم کەچی ئەوە بۆ جارێک بانگیان نەکردوو وێنەکانت وەک خۆت نین شەڕێکیان لەگەڵ نەکردووم شێتی دەنگتم کەچی ئەوان بۆ جارێک بانگیان نەکردوو